وەقۆمان مان کردو کوکیتی نیشتمانی کوردستان دوو داواکاری سەرەکیمان هەبووە لە ناو مادەی چواردەیە کیان تایبەتە بە مافی پارێزگاکان کە بە شێوەیەکی یەکسانی دادپەروەرانە پشکی پارێزگاکان دابەشکرێت لە هەرێمی کوردستان بە هەمان پێوەرەکانی ڕێژەی دانیشتوان و هەژاری هاوشێوەی پارێزگاکانی تری عێراق و گەر ئەم بنەمایە جێبەجێ نەکرا لە هەرێمی کوردستان هەر پارێزگایەک هەر ناوچەیەک هەستی بە غوبن کرد کەوا مافی پێشل کراوە داوای مافی خۆی بکات لە حکوومەتی فیدراالی و کەشیان پەیوەندی هەیە بە گەڕانەوەی پاشەکەوت و لێبڕین و دابش نەکردنی موچەی فەرمانبەران بە ڕێژەی لە سایاددا کامە دوو داواکاری ئێمەیە و پێداگیری لەسەر هەردوو داواکاریەکەمانەکەن ڕاستیەکەی ئەمە زیاتر دەتوانین بڵێن پەیوەندی هەیە بە حکوومەتی هەرێمەوە لەگەڵ لایەنەکانی ترا لە بەرەوەی کە ئەوەی کە ئەو ڕێکەوتنی کردو لەسەر مادەی 13 حکوومەتی هەرێمە ئەوە ماوەتەوە بۆ سەر با بڵێن گفتوگۆکانی نێوان هەرێم و لەگەڵ لایەنەکانی تر لە عێراق لە حکوومەتی فیدراال پێم وانە لە بەرەکەیەکێتی نیشتمانی کوردستانی شەریکێکی سەرەکی ئەم حکومڕانیەیە و لە تەحالوفی دارەی دەوڵەت تا پێگەی خۆی هەیە و پێکاتێکی سەرەکی حکوومەتی فیدراالە و هێزێکی گەورەیە بە هەمان شێوە لە ڕیزبەندی هێزە سیاسەکانی ناو پەرلەمانی عێراق پلەی چوارەمی هەیەکێتی نیشتمانی کوردستان بە ژمارەی ئەندامەکانی لەبەرەوە چاوەڕوانیەوە ناکەین کەەوە فەرامۆشکرێ پێگەیەکێتی نیشتمانی کوردستان و توانێت ئەو داواکاریەکەەوە هەیەی بیچەسپێنێ بێگومان هەرە بێ بکرێت لە بەرێکە دوێنێ جەسەکە دەستی پێ کردووە پێم وانێ بەکراوی بمێنێتەوانەیە و کاتیش ئەوەندە لە بەردەستانە ماوەکو باسی شەکرێ ژمارێک لە پەرلەمانتاران بەنیازی ئەنجامدانی فەریزەی حەجن لەبەرەوە پێویستە کاکەوە ئەمڕۆ سپێنیا کۆتایی بۆ پرۆژه یاسایە بهێنرێ.